مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشی پەروەردە و بانگەواز خولێکی لەژێر ناونیشانی دەرفەتی زێڕین بۆ منداڵان کردەوە و تیای داوانەکانی فێربوونی قورئان و ئادابەکانی ئیسلامی و چەندوانەیەکی تریشیان بە منداڵان وتەوە. سەرپەرشتیارێکی خولەکەش بۆ پێیان دەڵێت دوای کۆتایاتنی خولەکە ئاهەنگێکیان بۆ منداڵان و سەرپەرشتیارەکانیان ساز کرد. هەڵساین بەکردنەوەی خولێک لەژێر ناونیشانی دەرفەتی زێڕین بۆ ئەو منداڵانەی کەوە ئەندامانی خۆمانن لە تەمەنی 6 ساڵی تاوەکو 12 ساڵی ئێمە وەرمانگرتن. ولو خلدا كومالك بابت وتورت دا باسكرا لوانا بابتي قرآن خويندن وهروها تسونيتي نيوج ودزنيش وبابتي شي تركا وآداب إسلامية وبها برزكانا وكومالك بابتي تريشتي دا باسكرا ناملكية شي تايبت منهب الصبارت بآداب إسلامي كوا من دالكان رنجيان دكرت وكومالك شتي تريج وكو بابتي ترفيهي وبابتي من دالانا كوا دليان بيخوش بيتن لياري ولشتيوالا بيمان كردن جێگای دەستخۆشیە کەوە بەڕاستی دایک و باوکان بە پیل بانگەوازەکەی ئێمەوە هاتن. ئێمە لەو قۆناغەدا 6 تەڵەبەمان وەرگرت بوو. کۆمەڵێک هەدیە و دیاری و بڕوانامەی بەشداربوونیشمان پێ بەخشیون. لە دیاری و هەدیەکاندا ئێمە دیارە کۆمەڵێک دیاریمان بۆ دابین کردوون لە پێداویستەکانی قوتابخانە. بەشێک لەو منداڵانەی لە خولەکەدا چۆنێتی قورئان خوێندن و شێوازی دەستنوێژەلگرتن و نوێژکردن و ئادابی ڕێزگرتن لە دایک و باوک و چەند ئادابێکی تری ئیسلامی فێر بووبوون بەم شێوەیە بۆ پەیام دەدوێن. مامۆستایەکان فێر زۆر شتیان کردین و فێری ئادابی نوێژکردن و ئادابی ڕێزگرتن لە دایک و باوک، ئادابی لە دەم مامۆستایان، ئادابی دەستنوێژشتن. سوپاس بۆ مامۆستایەکان کە فێری شتەکان ئێمەیان کرد، ئادابەکانی نوێژکردن و دەستنوێژەرگرتن و ئادابەکانی ناخواردن. زۆر سوپاسیانەکەم کە ئەو خولەیان بۆ ئێمە کردوێتەوە بۆ ئاداب شتەکان. فێری شعر بووم، فێری ئادابەکانی ناخواردن بووم، فێری نوێژکردن بووم، فێری دەستنوێژ بووم. وادارم هەموو مناڵێکی تر بێن بۆ ئەم دەرسە. لەم خولەدا فێری زۆر شت بووین وەکو دەستنوێژ و نوێژکردن و ئادابەکان و هەروە ئادابی سەردانکردنی ماڵ و زیکرەکان و دوعاکان. خەڵاتمان بەسەردا بەش دەکرێت و هەروەها وتارێکی بۆ دایک و باوکانمان ئەدرێت و زۆر سوپاسی هەرەمیانەکە. فێری نوێژ و دەستنوێژەکان بوومە، سوپاسی مامۆستایان دەکەم فێریشتی ئایندێنیان کردوین، فێریشتی خوێندنەوە قورئانیان کردوین. منداڵان بە چینێکی ئەستیاری نێو کۆمەلگادا دەنرێن بۆیە دایکان و باوکان ئەرکێکی قورسیان لەسەر شانە بەرامبەر بە منداڵەکانیان و لەسەریان پێویستە پەروەردەیەکی دروستی منداڵەکانیان بکەن و با جوانترین ئاداب و ڕەوشتەوە پێشکەشی کۆمەلگایان بکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.